دەستان خۆش بێ و سەرکەوتن پێشانگاکە ناونیشانەکە بە ناونیشانی درەختە ئەنفالکراوەکانە. هەوێنی ئەم پێشانگایش لە دوای بڕینەوەی درەختەکانی بادینانەوە بوو لەلایەن ڕژێمی تورکیا و توانبووم لەلایەن حلفی ناتۆ کە بەشێکە لە ڕژێمی تورکیا بەشێکە لە حلفی ناتۆ. کاتێککە ئەمە بڕا من ڕێک ئەوم لەلا دروست بوو کە ئێمە ئەم سەرزەمینە ئێمە جارێ ئینسانەکانی تێ ئەنفالەکرێت جارێ ژینگەی تێ ئەنفالەکرێت کە درەختەکان بوو. لێرەوانێ من ویستم پەیامێک لە درەختە ئەنفالکراوەکانەوانێ بۆ نەوەکانی عومەری خاوەن لە هەڵەبجە بنێرین. ئەو پەیامێکە لە بینی ژینگەی کوردستان و ئینسانەکانی کوردستانە. ئەو ژەوەیە کە وێنەیەکە درەختە بڕاوەکان وێنەی عومەری خاوەریان بەرز کردوتەوانێ کاتێ کە ئەمە ئەبێ بە پەیامێ بۆ نەوەکانی عومەری خاوەر ئەوان لەوە تێئەگەن کە ئێمە سەرڕای ئەوەی کە خۆشەویستانی ئێمە باو باپیرانی ئەوان ڕوبەڕووی ئەنفال و کیمیا باران ماون بوونەتەوانێ بەڵام پێویستە لە هەمان کاتە ئاگاداری ژنگەی کوردستان و ئاگاداری ژنگی وڵاتەکەیان بن. ئەمڕۆ ژماری تەواومان نەمانتوانی بەبوونی باخەکەوانی لێرە نمایشی بکەین بەڵام خۆی 6 تابلۆیە و هەمووی وەکو ڕۆمانێکی کاریکاتێری هەیە سەرەتای هەیە و کۆتایی هەیە و لە ناو ئەمەشا پەیامێکیشی تای بۆ دایکان و باوکان کە لەمە و دو مناڵەکانمان بەو شێوەی پێشووتر کە گۆشتمانەکردن بەڕاستی ئێمە گۆشتمانەکردن لەسەرەوەی داری ئازادی بە خوێن ئاو نەدرێ قەت بەرناگرێ بەڵام من لێرە لە خلالی ڕسمەکانە ئەوم خستۆتە بەرچاو کە داری ئازادی بە خوێن ئاو بدرێ ئەکرێ بە کورسی قەت بەرناگرێ بۆیە دایکان و باوکان پێویستە دەست بە شۆڕشێکی پەروەردەیی بکەن مناڵەکان هەم یەکتریان خۆش بێ هەم ئاشتی و دۆست بن لەگەڵ میلەتانی ترا و هەم پارێزگاری لە ژینگەی کوردستان بکەن.